ئیمام ئۆغڵو مۆتەکەی ئەردۆغان لە هەڵبژاردنەکاندا. ناڕەزایەتی بەرامبەر سەپاندنی سزای زیندانی بەسەر ئەکرەم ئیمام ئۆغڵو سەرۆکی گەورە شارەوانی ئەستەمبوڵ سنوورەکانی تورکیای تێپەڕاند و لە جیهاندا دەنگی داوەتەوە. جگە لەدەیان پارتی تورکیا، هەردوو وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ئەڵمانیا ئامادەکاری راپۆرتەکانی تورکیا لە یەکێتی ئەوروپا ڕەخنەی تون دەگرن لە مامەڵەی ئاکەپە کە پارتی دەسەڵاتدارە بەرامبەر ئۆپۆزیسیۆن و دەڵێن دادپەروەری لە دۆخێکی خراپدایە. ئەکرەم ئیمام ئۆغڵو کە پێشتر ئەندامی چالاکی پارتی گەلی کۆماری جەهەپە بوو، لە هەڵبژاردنی شارەوانی 2019دا توانی لەسەر لیستی پارتەکەی بەسەر بنیالی یەڵدرمی کاندیدی پارتی داد و گەشەپێداندا سەر بکەوێت. ئاکەپە کە ئەردۆغان سەرۆکایەتی دەکات ڕێگەی نەدا ئیمان ئۆغڵو تامی سەرکەوتنەکەی بکات و ئەنجامی هەڵبژاردنەکانی لە ئەستەمبوڵ قبوڵ نەکرد. هەر بۆیە لە 23 حوزەیرانی هەمان ساڵدا هەڵبژاردنەکەی ئەستەمبوڵ دووبارە کرایەوە. دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکە ڕۆژەکەی بۆ ئاکەپە ڕەشتر کرد. ئیمام ئۆغڵو دەنگەکانی زۆر زیاتر کرد. بە جۆرێک لە یەکەم هەڵبژاردندا 14,000 دەنگی لە کاندیدەکەی ئاکەپە زیاتر بوو، بەڵام لە هەڵبژاردنی دووهەمدا جیاوازیەکەی بوو بە 800,000 دەنگ. بەمەش گورزێکی کوشندە بوو لە ئەردۆغان و پارتەکەی. دوای سەرکەوتنی ئیمام ئۆغڵو ئیتر هیچ ڕێگەیەکی یاسایی و حیزبی نەما، وەک سەرۆکی گەورە شارەوانی ئەستەمبوڵ دەست بەکار بوو. کۆمیسیۆن یەخەی ئیمام ئۆغڵو بەرنادا. دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکەی ئەستەمبوڵ ئەکرەم ئیمام ئۆغڵوی نیگەران کرد و لەو سەروبەندەدا ڕەخنەیەکی زۆری لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا گرت و بەرپرس و بەڕێوەبەرانی کۆمیسیۆنەکەی بەلایەنگری بۆ ئاکەپە تۆمەتبار کرد و وشەی بێمێشکی لە دژی بەرپرسانی کۆمیسیۆن بەکارهێنا. قسەکانی 4 ساڵ پێش ئێستای ئیمام ئۆغڵو بیانوو بووە بۆ سکاڵایەکی یاسایی تا لە دژی جەهەپە و خودی ئیمام ئۆغڵو بەکار بهێنرێتەوە. بۆیە لەو کاتەوە چەندین جار دانیشتنی دادگاییکردنی ئیمام ئۆغڵو بەڕێوە چووە کە تازەترینیان دادگاییکردنەکەی دوێنێ 14 کانونی یەکەم بوو. لە دانیشتنەکەدا دادگای ئەستەمبوڵ بە تۆمەتی سوکایەتیکردن بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن کە دامەزراوەیەکی فەرمی دەوڵەتە سزای 2 ساڵ و 7 مانگ و 15 ڕۆژ زیندانی بەسەر ئیمام ئۆغڵودا سەپاند. هەرچەندە دادگا وادەی دەستگیرکردن و جێبەجێکردنی سزاکەی ئاشکرا نەکردووە، بەڵام ڕەنگە گەشتی دەرەوەی وڵاتی لێ قەدەغە بکرێت. لەگەڵەوەی دادگا بڕیارەکەی دەرکردووە، بەڵام ئیمام ئۆغڵو دەتوانێت لە دادگای تێهەڵچوونەوەتانە لە بڕیاری دادگا بدات و هەوڵی هەڵۆشانەوەی بدات. لە دوای بڕیاری سزاکەی بەسەر ئیمام ئۆغڵو پشتگیری لایەنگران و پارتە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا بۆ ئیمام ئۆغڵو زیادی کردووە و بەدەیان ڕاگەیەنرا و لێدوان لەم بارەیەوە دراون. ئیمام ئۆغڵو دەتوانێت ئەردۆغان لە سەرۆکایەتی دوور بخاتەوە. ڕاپرسی و پێشبینی سەرکەوتنی ئیمام ئۆغڵو لە هەڵبژاردنەکانی داهاتوو ترسی لای ئەردۆغان دروست کردووە، چونکە ئیمام ئۆغڵو یەکێکە لەو کەسانەی ناوی لە کاندیدەکانی ئۆپۆزیسیۆندا هەیە بۆ پۆستی سەرۆک کۆماری تورکیا. بە گوێرەی چەندین ڕاپرسی کە لەلایەن کۆمپانیا گەورەکانی تایبەت بە بواری ئامار و ڕاپرسی ئەنجام دراوە، ئەگەر ئیمام ئۆغڵو لە بەرامبەر ئەردۆغاندا خۆی کاندید بکات، دەنگەکانی لە 15% زیاتر دەبێت لە دەنگەکانی ئەردۆغان. بەمەش شکست بەو خەونەی ئەردۆغان دێنێت کە دەیەوێت جارێکی دیکە سەرۆکی داهاتووی تورکیا بێت. سزادانی ئیمام ئۆغڵو وا لێک دەدرێتەوە کە ئەردۆغان لە ترسی شکستی خۆی دادگای ڕاستبار دەبێت ئیمام ئۆغڵو لە گۆڕەپانی سیاسی تورکیا دوور بخەنەوە بۆ ئەوەی ڕێگەی پێ نەدرێت بەشداری لە هەڵبژاردنی حوزەیرانی ساڵی داهاتووی تورکیا بکات. ئەم لێکدانەوەیە تەنها لە ناو تورکیادا ناکرێت، بەڵکو لە دەرەوەی وڵاتەکەش هەمان بۆچوون هەیە. ئەوە تا کاتی پیری ڕیپۆرتەری پێشووی تورکیا لە یەکێتی ئەوروپا کە بەژنێکی سیاسی قوڵ لە پرسی تورکیا دەناسێت لە توییتێکدا ڕایگەیاندووە ئەردۆغان دەزانێت لە هەڵبژاردنەکاندا دەدۆڕێت، بۆیە دەستی بە دەستگیرکردنی سەرکردە دیارەکانی
ئۆپۆزیسیۆنی تورکیا کردووە.